جا حەزەکەم لێرەدا مەقامێک پێشکەش بکەم بەڕاستی یەک شتی تریش بڵێم بینەرانی خۆشەویست من هیچ وەختێک لە هیچ کاتێکدا ئالەمی دیاتێڤەیە بۆ هیچ شتێک خۆم حاضر نەکردووە لێرەدا حەزەکەم هزار جار برم یادی کاک ڕزگار خۆشناو و کاک ئەردەشیری زەبەردەست و کاک زاهدی بریفکانی و نازانم کاک عەبدوڵای موفتی بەخێر چونکە ئەوانە لەگەڵ من کاریان کردو باش شارەزای منن کاک ڕزگار خۆشناو زۆر بە تەلفۆن بەشدار ئەمەوێ لەسەرەوە مەقامە قسە بکەم کاک ڕزگار خۆشناو زۆر جار منی بردۆتە سەر شانۆ کاکاوەکە ئێستا لێرەیە زانێ ئوستاد عارفیش ئاگادارە پێش ئەوەی کە بچینە سەر شانۆ مەسەلەن تا 35 گۆرانی ڕۆشتین لەگەڵنا پرۆڤیان کردوتیانە کە ئەچینە سەرشانە و گۆرانیانە بڵێوتمە باش بەڵام هەر کە چوینەتە سەرشانۆ ئۆستاد عارف ڕاستێکی لەدابێ یا کاوە سێگایەکی لەدابێ یا کاک ڕزگار بەیەتێکی لەدابێ هەموو گۆرانەکان لەبیر چۆتەوە بەداخەوە ئێستاش ئەوەتان پێ بڵێم بەڕاستی خۆم بۆ هیچ شتێک حاضر نەکردووە هەروەها دەست پێکەی نازانم چۆنەڕەوە بەڵام تەنیا ئەمەوێ یەکشت بڵێم ساڵەهای ساڵە خەڵکی سنە گرەیم لێ دەکەن ئەڵێن ناسی ڕزازی وەکو گۆرانی بێژێک کە گۆرانی بۆ هەموو ناوچەکانی کوردستان دەڵێ بۆ سنە هیچ شتێکی نەگوتووە جاگەر کاک بەرزانی ئیجازەم بدەیت هەموو یەک دەقیقە نابا من شاعر نیم و نووسەریش نیم بەڵام شتێکم لە ئەحساسی خۆم بۆ سنەوتووە ئێستا ئەزانم زۆر کەس لە سنە لە مەهاباد لە کارم بە پارچەکانی ترەوە نییە بۆ ئەم لەحزەیە هەرچەند هەمووی بۆ من خوێن و جەرگە بەڵام ئایستا ئەزانم وەکو ناسی ڕزازی وەکو کەسێک کە لە شاری سنە لەدایک بووم زۆر کەس دانیشتون تمشای منەکەن بەتایبەت ئەو کەسانێک کە ئەو جلوبەرگیان بۆ ناردوم جا حەزەکەم ئەوە بڵێم شعرێکم لە هەست و ئەحساسی خۆم بۆ سنە داناوە لێرە ئەی خوێنمەوە ئوستاد عارف سۆلۆیەک لەدا من شعرەکە دەست پێکەم ئەگەر توانین بە مەقامێک ئێڵێمی نەشم توانی تر بەداخەوە چی بکەین تۆ شتێکی تر درێژە پێدێ ئوستاد بفەرمە چەنێ نابینا بە تەمای چاوە چەنێ نابینا بە تەمای چاوە چەنێ بریندار تامەزرۆی ئاوە چلۆن گۆی زەوی بە هەوا بەنە بوونی بوونەوەر بوونی ژەمەنە بۆ ژیان چەنێ گرنگە هەتاو مرۆڤیش ناژی بە بێنان و ئاو وەک چلۆن ماسی لە ئاودا دەژی ئەگەر ئاو نەبێ ناتوانێ بژی منیش بەبێ تۆ ژینم لێونە چونکە دوورم لێت شارەکەم سنە
چەنێ نابینا بە تەمای چاوە چەنێ بریندار تامەزرۆی ئاوە چلۆن گۆی زەوی بە هەوا بەنە بوونی بوونەوەر بوونی ژەمەنە بۆ ژیان چەنێ گرنگە هەتاو مرۆڤیش ناژی بە بێنان و ئاو وەک چلۆن ماسی لە ئاودا دەژی ئەگەر ئاو نەبێ ناتوانێ بژی منیش بەبێ تۆ ژینم لێونە چونکە دوورم لێت شارەکەم سنە عاشق چەند دڵی بە کەفت و کۆیە عاشق چەند دڵی بە کەفت و کۆیە جەرگی بە کوڵە و پڕ لە بۆسۆیە هەنگ چەنێ حەزی لە شیلەی گوڵە بۆی گوڵیش چەنێ تەسکینی دڵە چۆن ناڵەی دایکی ڕۆڵە لە دەستدا و ئاگر بەرئەدا لە جەرگ و هەناو منیش بەبێ تۆ جەرگم کونکونە چونکە دوورم لێت شارەکەم سنە شارەکەم سنە ئەوارە عاشق چەند دڵی بە کەفت و کۆیە جەرگی بە کوڵە و پڕ لە بۆسۆیە
چون ناڵەیدایکی ڕۆڵە لە دەستا ئاگر بەرهەدان لە جەرگ و هەناو منیش بەبێت و منیش بەبێت و جەرگم کون ئاخ 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 چونکە دوورم دێت شارەکەم سنایایە چون ناڵەیدایکی ڕۆڵە لە دەستا ئاگر بەرهەدان لە جەرگ و هەناو منیش بەبێت و جەرگم کون ئاخ چونکە دوورم دێت شارەکەم بەسەکەین سپاس کاگوێ کە گۆرانە بینمە کەومە یادی کاک ڕزگار خۆشنەوە کە عوت ژەنێ کە گۆرانی خۆشەویست کە سەرپەرستی گروپ